مادەی هۆشبەر ئێمە لە ساڵی ئەم ساڵە لە بدایە لە سەرەتای ساڵەوە تاکو ئێستا 991 حاڵەتمان هەبووە کە خۆی لەمانەیە دەگرێتەوە. بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە 84 حاڵەتمان هەبووە. بەکارهێنەر 653 حاڵەتمان هەبووە. فرۆشیار 254 حاڵەتمان هەبووە کە بە گشتی 991 حاڵەتەکە. هەروەها دەستگرتن بەسەر مادەی هۆشبەردا لە ئەم ساڵدا 398 کیلۆمان هەبووە کە ئەمە سەرجەم مادە هۆشبەرەکان ئەگرێتەوە لە حەشیش و لە هیرۆین و لە کریستاڵ و لە حەب و لە کۆمەڵی شتی دیکە. وەکو خۆتان جنابتان ئەزانن ماوەیەکە لێرە و لەوێ باس لەوە کرێ کە سپیکردنەوەی دراو لە هەموو عێراق و لە هەرێمی کوردستانیشا ئێمەش بێبەش نین لەوە توانیمانە لە ماوەی ڕابردوودا لە ڕێی ئەو بەشە تایبەتی کە هەمانە کە کاری ڕێگریەکە لە سپیکردنەوەی دراو توانیمانە دەست بگرین بەسەر چەندین کارتی بانکیدا کە بەکار هاتووە بۆ سپیکردنەوەی پارە و توانیمان لەو بوارەدا 64 کەیس ڕوبڕووی دادگا بکەینەوە کە خۆشبەختانە ئەمە لە ماوەیەکی زۆر کەمدا ژمارەیەکی زۆر باشە وەزوی خۆ دەستخۆشی هەمولایەکە. بەداخەوە ئێمە ڕووداوی خۆکوشتنمان هەیە لە سنووری دەستگای ئاسایشی هەرێمی کوردستاندا کە ئەوەی کە دەستگای ئاسایش کەیسی بۆ کردووە یا بە دوادەچوونی بۆ کردووە یا بچۆتە سەر ڕووداوەکان 67 ڕووداوی خۆکوشتنمان هەبووە. ڕووداوی کوشتنمان هەبووە کە ئەم ڕووداوی کوشتنانە شەر نییە لە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان بێ بەڵکو بەگشتی بووە و ئێمە هەمهانگ بووین یا هاوکاریمان کردوون کە بۆ جێبەجێکردنی فەرمانی دەستگیرکردنەکانی یا گەڕان بە دوای تۆمەتبارانە لەو بوارەشە 127 کەیسمان هەبووە کە تایبەت بووە بە ڕووداوی کوشتن.